لای هەمووان ئاشکرایە درەنگانێکی شەوی سێشەمە ڕێکەوتی 11/7/2020 لە نەخۆشخانەی جەمهوری لە شاری کەرکوک حاڵەتێکی نەخوازراو ڕوویدا کە یەکێک لە مامۆستایانی شاری کەرکوک سەر بە خوێندنی کوردی بە کەلەپچەکراوی بە دیار خێزانەوە چاوەڕێی مەرگی خێزانی بوو تا خێزانی گیانی سپارت. ئەم کردەوەی ناشرینە جگەلەوەی خاڵیە لە هەموو بەها مرۆڤایەتیەکان سوکایەتی و ستەمە بەرامبەر بە پرۆسەی پەروەردە. ئێمە لە لەقی کەرکوکی یەکێتی مامۆسایان دەستخۆشی و پێزانینی زۆرمان هەیە بۆ ماندووبوونی تەندروستکاران و هێز ئەمنیەکان لەم کاتە هەستیارەدا و سوپاسی بێپایانیان دەکەین. لە هەمان کاتە بەتوندی ئیدانەی سوکایەتی و بێڕێزیکردن بە مافی مرۆڤ و هەر کارێکی لەم شێوەیە دەکەین و داوا لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان دەکەین بە پەلە و بێ دواکەوتن لێکۆڵینەوەی ورد لەم بابەتە بکرێت و تاوانباران و کەمتەرخەم ڕوبەڕووی سزای دادپەروەرانە بکرێتەوە. لە کۆتاییدا داوا لە خوای گەورە دەکەین خێزانی ناوراو بە بەهەشتی بەرین شاد بکات و سەبووری کەس و کاری خانەوادەکەشان بدات.